سلام توني باشا باش خۆت پێسەیە کەمامێ بەلای تەندروستی أري والله ساقوی لەس سلامت عربي ئێمە بەرنامەی لاپەڕی نەوێنەیەکمان پێەیە پێمان خۆش بوو نیشانی بەڕێز لەمزان دەیناسی فرمي دكتور مولود هەندە تا لێرە دەیبینین لەگە مامۆستاکان لە بەشی کوردیە ئەمیر خان ئەکتەرە بۆ وەرە وەڵە نایناس زۆر سپاس بەڕێزی سپاس دەکەم ئەمیر خان چیانە هندیە نا ئەمیر خان ئەمیر خان نازانم ئەکتەرە ئەمیر خان ئابزام ئەکتەر چیندیە بەێ دەناسم ناوچێ ئەوە دکتۆر مەولودە بەشی زمانی کوردیە قوربان باش باش سپاس وەزە سۆرە وڵای بەتەماخوای قۆناغ لەگە ڕۆژیە چی خراپی لەگە ڕۆژیە ئای شڕی کردینە لەبەر خوێندن و شتیوا ئارێ باق هەموو کەتە ناوێک باس و ئیمتحان و خوێندن و ڕەمەزان و دەوام هەموو تێکەڵ بە ئارێ وڵا دەوام بەدەستە من بی ڕەمەزانان دێکەمە شەوان باشە وڵای شتێک چاک ئیشاڵ دەبێت سەرۆکیەوەی قوربان سپاس دەکەم چاکەمی ئێمە بەرنامەی لاپەڕی ناوێنەیەکمان پێ پێمان خۆش بوو نیشانی بەڕێز لەمزان دەیناسی تا مان دیت ناکەن چێ بە خۆت نەخۆش نا احتیاجیە یوە قادر نییە نعم ناسی نخير چاوەڕە دەرسی دووەم دەکەین لەشتان سا سەلامەت وی ڕەمەزان چۆن وڵای الحەمدولillah لە خۆی بزیادمی دەڕوات سەخت نیە لەبەر خوێندن و ئیمتیحان وڵا خۆشە دەتانی ڕێکی خەی لە خۆت ئێوارەکەی بخینی یان پاشیوەکەی نەنوێەوە بەیانێنش زوو دێرەوە ئارێ وڵام چۆنە حسابی و شتانە بکەی لە خۆت چۆنە داوامەکە بکەینە شەوان ناوەڵای ڕەمەزان نارۆچ خۆی خۆشترە لەشتان ساغی سەرکەوتو سەلامەت وی ئێمە بەرنامەی لاپەڕی نەوێنەیەکمان پێ پێمان خۆش بوو نیشانی بەڕێز لەمزان دەیناسی فێربین باش دکتۆر مەولود ئەوە نووسەری زۆر بەڕێز دکتۆر مەولودە پرۆفیسۆر دکتۆر مەولود ئیبراهیم حەسەن پسپۆر لە ئەفسانە و مێژووی ئەفسانەی کوردی ساڵی 1953 لە دێی عەڵایی لەدایک بووە تەمەنی 9 ساڵان بووە ماڵیان هاتۆتە هەولێر ساڵی 1970 لە ئەمانەتی گشتی کشت و کاڵ وەک چاودێری هونەری دامەزراوە ساڵی 1974 پەیوەندی بە شۆڕشەوە کردووە بەهۆی هەژاری و پێشمەرگایەتیەوە خوێندنی پچڕ بووە ساڵی 1984 بە کالۆریۆسی لە بەشی زمان و ئەدەبی فارسی لە بەغدا تەواو کردووە لە ساڵی 1993 لە وەزارەتی ڕۆشنبیری وەک سکرتێری گۆڤاری هەنگی منداڵان دامەزراوە ساڵی 1995 گوازراوەتەوە بۆ زانکۆی سلاحەدین ماستەری لە زانکۆی سلێمانی بەشی کوردی بەدەستهێناوە لە ساڵی 2007 دکتۆرای لە زانکۆی سلاحەدین کۆلیژی زمان تەواو کردووە خاوەنی 25 کتێبە لە چەندین ڕۆژنامەی جۆرا و جۆر کاری کردووە ئەندامی دامەزرێنەر و ئەندامی یەکەم دەستەی نووسەرانی کوردستانی نوێ بووە بینەرانی عەزیز و خۆشەویست دەم کاتتان باش خۆشحاڵین جارێککە لە بەرنامەی لاپەڕا بە دیداری ئێوەی خۆشەویست شاد بووینەوە ئەمڕۆ قسە دەکەین لەسەر گفتوگۆ دەکەین لەسەر ئەفسانە و فۆلکلۆر و کۆمەڵێک بابەتیکە لەگەڵ پرۆفیسۆر دکتۆر مەولود دکتۆر جان بەخێر بێی زۆر سپاس بۆ بەڕێزت کە ئامادە بووی لە بەرنامەکەمان سپاسیەوە دەکەم ماندوو بوون سەرەتا پێمان خۆش بوو بزانین دکتۆر مەولود لە چ ئاستێکی تەمەندا بوو کە خۆشویستن و خوێندنەوەی کتێب لایەن چەکەرەی کردووە بەڵێ سەرەتا زۆر سپاس ئەوەی ڕاستی بێ من لە گوند بووین باوکم پیاوێکی بڵێن سەر بە سیاسەت بوو وەخت خۆی وەکو دەڵێن لە دارکەر و لە هیوا و دوجار لە حیزبی شوعی کاری کردبوو
خوێندەواریەکی بەشێکی لە مەلایەتی خوێندبوو بەشێکی لە خوێندنی ئەوارەی ئەو وەختانە هەبوو خوێندبوو خوێندەوارەکەی باش بوو هۆی ئەوە بوو کە کتێبی هەبێ یعنی لە ماڵەکەمان ببیرم دێ من مناڵ بووم لە کتێبێک مەکتەبەیەکی کتێبخانەیەکی گوندیانەمانە بوو یعنی مەسەلەن سیر بوو من ئێستاش زۆر جارکتومە کتێبێکی مێژوویی بە ناوی ئاوڕەحمان پاشای بەبا کە کتێبێکی مێژوویە لەسەر بابانەکان بوو بەداخۆ من ئێستا چەند گەڕام ئەو نوسخەیەم دەست نەکەوت لە جارێشتر چاپ کرابتەوە چەند کتێبی تر ینی کتێبی بچووک و گەورە و هەتا ئەوانەی کە لە کەرکووک کتێبخانەیەک چاپی دەکرد وەکو ئەرسەلان نامە و وەکو میعراز نامە وەکو ئەوانەی کە بە شەعر بوون زۆر بوو و زۆر کتێبی ترش بوو کە ڕەنگە ئێستاوە ناوەکان منێتە بیری باوکم دەیخوێندەوە کە دەیخوێندەوە جۆرێکی هەبوو هەندە کتێبی شعری بوو بە دەنگ دەیخوێندەوە بە دەنجێکی نرم دادەنیشت هەنیشتی لەسەر بە ئەلیفێک دادەنا من هەندێک جار دەنگەکەی ئەو کە بە شەعر دەیخوێندەوە ڕای دەکێشام دەچووم لە تەنیشتی دادەنیشتم هەستم دەکرد ئەوەی باوکم دەیخوێنێتەوە زۆر لە قسەی ئاسایی جیایە ینی زمانی ئەدەب و شعر بوو سەرنجی ڕادەکێشیم و بەو مناڵەی خۆم دەچوو کرد لای دادەنیشتم دەتوانم بڵێم لەوێوە کاریگەری وشە لەسرە من هەبوو کاریگەری شعر لەسرە من هەبوو هەتا شتێکی ڕووداوێکی خۆش بوو جارێک لەیلە و مەجنونی دەخوێندەوە لەیلە و مەجنون لە شوێنێک کە ینی چیرۆکێکی بڵێن سۆزداریە و لە جێ کە باوکی مەجنون بە دوای مەجنوندا دەچێت لە دەشتا دەبینێ مەجنون لەگەر کەروێشک و مامز و ئەوانە خەوی لێکەتووە دڵی نایە بە خەبەری بینی جا بە شعرە دەیشێلی بە شعرێکی زۆر جوان نووسراوە دەڵێ باوکی سەیری کرد مەجنون زۆر بە کەساسی مەجنون لە خەو هەلسا باوکی نەناسی ینی شتێکی عاتفیە باوکم فرمێسک بە چاوی هەتواری من یەکسەر دەستم بە گریان کرد بەو مناڵێ کاریگەری وشە و شعر منی لەو مناڵیە گریاند ئەو گریانە وای کرد ئیتر من بە دوای کتێبدا بچم هەر کتێبێکم کەوت بە دەست ئەو وەخت لە مناڵیشەوە ئەو وەختەی کە دەڵێم نەچوو بۆ مەکتەب بەڵام دوجار کە چوینە قوتابخانە تەمەنت چەند بوو دکتۆر ئەو کاتی ئەوەی کە دەڵێم ڕەنگە هەر 5 ساڵ و شتێک ینی نەچوو بووم بۆ قوتابخانە بەڵام دوایی کە چوینە قوتابخانە یەکتر کتێبی قوتابخانەوە هەر کتێبێکم دیت باە هەستم دەکرد ینی بگەمە ئەو حاڵەتەی کە لە باوکم خوێندنەوەی شعر و شتم گوێ لێ بووە ئەمە وای کرد بەردەوام بووم لەبیر مەشتێکی تریش هاتە گوندەکەمان ئەو وەختە سینەمەی گەڕۆکە بوو سینەمەی گەڕۆک فیلمێکی هاوی لەبیرمە ینی فیلمێکە ئەوە بوو عشترێک هات مەزوعەیە پارە لەو گۆڕەکەت و دەستی بە لەگە بزنەکی دەستیان ینی پارەیان دەخوارد تر و فیلم و نازام چۆن تەرتیب کرابوو بەڵام لە ناو خەڵکەکە کە خەڵکی گوندی دانیشتون حاڵەتێکی زۆر پێیان ناخۆش بوو چۆن ئەو هەموو پارەم بزن و ئەم وشترە دەیخوات بەڵام ئەم دیمەنە لە مێشکم ماوە لەگەڵ ئەو فیلمە گۆڤارێکی مناڵانیان دابەش کرد گۆڤارەکە بە بگرم دێ ڕەنگاو ڕەنگ و بە عەرەبیش بوو من لەگەڵ برایەکی ترمە هەردووپانە عەرەبیمان دەزانین نە خوێندەواریەکەمان ئەوە بوو ئێمە خەیاڵی خۆمان لەگەر وێنەکان بەکاردەهێنا یعنی ئێمە چیرۆکێکی ترمان بۆ ئەو وێنانە دروست دەکرد کە لە ناو گۆڤارەکەدا هەبوون چۆن نەمان دەزانێت عەرەبیەکە بخوێنینەوە تێنە دەگەیشتین ئەوەش جۆرێکە لە بەکارهێنانی خەیاڵ چونکە خۆی خەیاڵ دایکی ئەدەبە و دایکی زانستە دایکی هەموو شتێکە ئیتر ئەم سەرەتایە وای کرد من بە دوای کتێبدا بچم و هەمیشە لەکوێ کتێب هەبی ینی پەیدای بکەم یا بیخوێنمەوە سەر پێدا بگرم حتا ئەوانەشکە نمزانیم زۆر کتێبی خراپم خوێنتەوە لە بیرمە
کرێکاریم دەکرد کتێبێکم لە ناو بەرمیلی زبر دەرینا گۆڤارێک و کەمێک چی درابوو لە بیرمان بە ناوی ئەلموعەلیم عەرەبیشمان باز نەدەن بەڵام چونکە شتێک بوو ینی لە کتێب جیا بوو گۆڤارەکە بابەتی جیا و ڕسمش تێدا بوو هەمووی پێدا داهاتم دەبخێندەوە بەڵام کەمی تێدەگەیشتم ئیتر بەردەوامیەکە بەردەوام بوو لەگەڵ عەشقی کتێب و شتیوە واتە دەکرێت بڵێن هەر هەمان خەونی منداڵیت بووە کە کۆمەڵێک گۆڤار و چیرۆک و کتێبت نووسیوە بۆ منداڵان وەکو باسم کرد کە کاریگەری شعر و دەنجی باوکم لەسەر من هەبوو ینی هەردووچی پێکەوە وای کرد شتێکی لە ناخی من جوولان یەکەم ئەوە بوو کە من دائیمەن بیر بکەمەوە کتێب بخوێنمەوە دوو بیر بکەمەوە شتی نوێ بڵێم ینی خۆم شتێک بڵێم وەکوی باسم کرد لە گۆڤارەکە ئێمە خەیاڵ خۆمان چیرۆکێکی ترمان دروست کرد دنیای نووسینیش پێویستی بەو دوو شتەیە یەک بخوێنیەوە دوو خەیاڵت بەکاربیێنی بۆ ئەوەی شتی نوێ بنووسی ئەبۆی بەردەوام بووی لەگەلی هەر لە مناڵیەوە ینی چیرۆکی منداڵانیش هەڵبژاردووەندێک کتێبی چیرۆکی منداڵانت هەیە و ڕۆمانی منداڵانت هەیە و چکە بەڕای منەوە شتێکی زۆر جوانە پەروەردەکردنی منداڵ لە سەرەتاوە ئەوەی ڕاستی بێ وەکو باست کە من هەر لە سەرەتاوە زۆر دنیای منداڵانم خۆش دەویستوە ئەوەی لە مناڵان شتم دەست پێ کردبایە یەکەمین نووسینم لەسەر منداڵ بڵاو کردەوە یەکەمین کتێبیشم هەر وریابن خەوتان لێ نەکەوێت کۆمەڵک چیرۆکی مناڵان بوو کە لێرە نەمیناوە بەداخەوە دەستم نەکردەوە ئەگەر ئیرادەی خۆم باە ژیان سادی و گەرمیەکانی ژیان نەبایە من تەمەنام دەکرد هەموو عمرم لەگەر گۆڤاری منداڵان بەسەر بم ینی لەزەتێکی هەم زۆری لێ دەبینم هەمیش حەزم دەکرد تێدا کار بکەم دنیایکی جوانە منداڵ دنیایکی خۆشە بەڵام بەداخەوە ئێمە کە لە گۆڤاری مناڵان ئیشمان دەکرد لە سەرەتای نواتەکان چاپخانەی ملەوە نەبوو وەرەقە نەبوو ئیمکانیەتەکان نەبوو بڵاوکراوەکانی کتێب و ئەوەی لە ڕاگەیانەکان دەبینرێت و دەبیسترێت لە چ ئاستێکدا دەبینی ئێستا بە تەکنۆلۆژیاشەوە خۆی ئەزانی توێ هەموو ئەوەی کە دەکرێت کەسێک بە توانای خۆی دەیکا ئێمە دەستگایەکی گەورەی مناڵانمان نییە ینی بەرنمەیەکی هەبێ نووسەر هونەرمەند لەو بارەوە بڵێن ئاراستە بکە بۆ ئەوەی ئاراستە مەبەستم بە ڕووی ئەدەبی و هونەریەوە نەک ئاراستە بەفیم کە بۆ ئەوەی ئێمە کارێک بۆ مناڵی ئەوڕۆ بکەین لە ئاستی گۆڤاری دنیای ئەوڕۆ بێ چۆن تەمەشا دەکەی من هەندێک گۆڤاری دەرەوەی وڵاتانم بەدەستکەتیە ینی بەڕاستی وەک ئەفسانەیەکە چاپێکی جوان ڕەنگێکی جوان هونەرمەندی گەورە وێنە بۆ مناڵان دەکا نووسەری گەورە شت بۆ مناڵان دەنووسێت چونکە نووسین بۆ مناڵان تەنیای زۆر نییە تۆ مناڵ تەمەنی هەیە دەبێت هەر شتێک لە ئاستی تەمەنی مناڵەکە بێ منداڵ بە چ شێوازێک پەروەردە بکرێت و پەروەردەکەین لەسەر خوێندنەوەی کتێب و چ کتێبێک بخوێنێتەوە باشە منداڵ لە سەرەتاوە ئەوەی ڕاستی بێ ئێمە دەبێت لە کوێوە دەست پێ بکەین یەکەم لە باخچەی ساوایانەوە وە لە سەرەتایی بنەڕەتیە ئێمە دەبێ قوتاوە کتێبخانەی مناڵانمان هەبێ وانەمان هەبێ ڕۆژانە مناڵ ببینە ئەم کتێبخانەیە وە کتێبەکان لەبەردەستی مناڵ بێ بۆ خۆی بخوێنێتەوە بگەڕ ئەوەل جار یەکەمەوەە دوایی کەسانێ هەبن سەرپەرشتیان بکە تەمەشایی ئارازووی مناڵەکان بکە هەر مناڵک ئارەزووی لە چییە لەو بارەوە ڕێگای بۆ خۆشکاو کە بەردەوام بخوێنی وە ڕاگەیاندن بەداخەوە ڕاگەیاندنی ئێمە مناڵی لەبیر کردیە و لە بیری نەکردیە لە بیری کردێ پەروەردەیەکی باش ئاراستەی بکە و ئەو شتای کە دەکرێت بەداخەوە شتێکی دیراسە کراو نییە بۆ منداڵ دەکرێت چونکە مناڵ ناسکە وە تەمەنی جیاجیایە و ئاستی جیاجیایە ڕاگەیاندنەکان لەو ئاستەنین کە مناڵ ئێستا ئەوەندەی تەمەشای شتی گەوران دەکا ئەوەندە شتی خۆی دەست ناکەوێ بۆی ئەوش ڕەنجی داوەتەوە لە مناڵەکانی کۆڵان لە هەلسوکەوتیان لە قوتابخانە کە زیاتر گەورانە هەلسوکەوت دەکەن مناڵ ئەگەر لەگەڵ تەمەنی خۆی بڕوا
و لەگەڵ تەمەنی خۆی شتەکان ببینێ هەم دەرونی تێر دەبێ هەمیش بەهش پەروەردە دەبێ ئاستێکی باشی دەبێ بەڵام بەداخەوە کە ئەوە نییە ئیتر مناڵەکان دەتوانم بڵێم گەڕلاوژەیەک مناڵ پەروەردە دەکات چونکە لە ماڵ مناڵ بە زۆرێ پەروەردە دەکرێت لە قوتابخانە بە زۆرێشتر لە کۆڵان بە زۆرێکی تر بەرنامەی تەربیە بە زۆرێکی تر و ڕاگەیاندەکان هەر ڕاگەیاندێکیش بە زۆرێک هەمووی ئەوە سەری لە مناڵ شێواندووە کە مناڵ دوزار خۆی نادێزێتەوە ینی ئێستا لە دنیای پێشکەوتوو لە قوتابخانە چاودێری مناڵ دەکرێت بۆی ئارەزووی چیە قابلیەتی چیەوە لە ئەوەی بزانم لە زۆر وڵات لە سێی ناوەندی کە دەکەنەوەی خۆمانە مناڵ ئاراستە دەکرێت بەو شوێنەی کە قابلیەت و حەز و توانای تێدا هەیە بەڵام ئێمە بە ناچاری مناڵەکانمان دەستنە ئەو بەشە و دەستنە ئەو بەشە هەتا کە دەستە کۆلیژ بە ناساری بە دەرەجە دەچێت یعنی نەک بە ئەوەی خۆی هەڵبژێری ئەمانە هەموو وای کردی ئێمە نەوەیەک پەروەردە بووە قابلیەتەکەی باش پەروەردە نەبوو بەداخەوە کە دەریش دەچێت لە شوێنی خۆیدا نامەزرێت یعنی دەرچووی کۆلیژمان هەیە زانستێک فێر بووە خوێندیتی لە شوێنێکدا نامەزرێ کە ئەو زانستەی بەکاربیینی دەچێتە ناوکار دەبێت لە نوێوە دەسێ بکە ئەمە وا دەکات کادیری ئێمە کادیرێکی پسپۆر نەبێ یعنی زۆری بوێ تا بتوانین کادیرێکی پسپۆر دەکەن سپاس بۆ ڕوونکردنەوەکانت پێم باش بوو باسی تۆریچکە بکەین کاویش ئەفسانەیە پرسیارەکەمان لێرە ئەوەیە ئەفسانە چییە و بەچی دەوترێت ئەفسانە خۆی مامۆستاجیان ئەوەی ڕاستی بێ ینی ئەوەی دەگەڕێنەوە سەرەوەی پێناسێ ئەفسانە بکەین هەموو ئەوانەی لە ئەفسانەیان کۆڵیوەتەوە بۆیان زەحمەتترین شتە کە بێ پێناسەی ئەفسانە بکەین ئەویش بەهۆی چییە؟ ئەفسانە ڕاستە وەکو دەقێکی بڵێن فۆلکلۆری یا ئەدەبی ژانرێکە کە وەکو ڕووی زمان و تەکنیکی نووسین دەناسرێتەوە دیارە ئەفسانە چۆنە بەڵام لە ناوەرۆکدا یەک فەرهەنگی گشتگیرە هەموو ئەو کارانەی گرتوتە خۆ کە مرۆڤ بیری لێ کردووە و بەدەست کردوێتی هەموو ئاین و فەلسەفە و زانستەکان لەناو ئەفسانەدا هەن ئێستا لێکۆڵینەوەی ئێستا لە هەر زانستێکی مرۆڤ ناسی تا زانستی پراکتیکی ینی ڕشەکەی دەچێتەوە ناو ئەفسانە چۆن ئەفسانە بەرهەمی بیرکردنەوەی مرۆڤ و بەگشتی وە بە مێژوو ینی بە هەزاران ساڵە مرۆڤ بیر دەکاتەوە لە بیرکردنەوەدا خەیاڵی ئەفسانە ساس ئەوەندە بەرز ڕۆیشتووە ئێستا لەو ڕۆژگارە ئەگەر کەسێک داهێنانێک بکە پێی دەڵێن ئەفسانەیە ئەفسانەی لەبەر چی ینی ئاستی داهێنانی ئەفسانە ئاستێکی بەرزە وە لە ناوەرۆکدا ئەوەندە دەوڵەمەندە لە کفر و ئیمان پێکەوە تێدایە لە نەزانین و زانستی تێدایە لە سروشتی زەمینەوە بیگرە تا دەگاتە فەلەک زانیاری تێدایە ینی کام زانیاری کە مرۆڤ مێشتی بۆی چووە و لە ژیان بەکاری هێناوە لە سەردەمە جیاجیاکان هەمووی تێدایە هەندێک زانست لە ناو دەق ئەفسانەکان هەیە ئێستا ئەو زانستە نەماوە لە ژیان بەڵام لەوێدا ماوە ینی ئەو فەرهەنگەیە ئەفسانە کە کۆی بیرکردنەوە و کارکردن و داهێنانەکانی مرۆڤی تێدا کۆبووەتەوە بۆیە هەرواشە کە لە بڕاستی لە پێناسەکردندا زۆر زەحمەتە یەکێ لە پسپۆرەکان دەڵێ من دەزانم ئەفسانە چیە بەڵام بەو شەرتەی لێم نەپرسی چونکە کە لێت پرسییم و ویستم جواب دەمەوە زمانم تێک دەگیرێت بەڕاستی پێت بڵێم ئەفسانە چییە ئەمە زۆر زەحمەتە بەڵام دەتوانین شتێک لە ناو ئەفسانە هەڵبژێرین بڵێن ئەوەیە لە ناو ئەفسانە ئاجا لەبەر ئەوە ئەفسانە بەرهەمێکی مێژوویی بیرکردنەوەی ئاستێکی بەرزی مرۆڤە لە سەرەتای مێژووە لەو ڕۆژگارە کە مێژڤ چاو و زار و مێشتی بەکارهێناوە ینی مێشتی بۆ بیرکردنەوە چاوی بۆ بینن زاری بۆ گوتن بەکاڵهێناوە و خەیاڵی کردوتەوە ئەفسانەی داهێناوە ئیتر
دەتوانین ئێمە بلێن ببوورە دەتوانین ئێمە بلێن وەکو نەتەوەی کورد خاوەن ئەفسانەی خۆمانین. ئەمە شتێکم بەبیر دێنێتەوە کە من لە ساڵانی لە کۆلێژ دەبخوێن لە هەشتاکان لە سەرەتاکان چەند جارێک لە ڕۆژنامە خوێنمەوە کە مامۆستای مەسە نووسەری گەورەی کورد و هەروها مامۆستای زانکۆ ئەو وەختە دەیانگوت کورد ئەفسانەی نییە. یعنی ئەم کورد ئەفسانەی نییە، من ئەو وەختە هیچم لەبارەی ئەفسانەوە نەدەزانی، بەڵام پرسیارێک بوو بۆم حەزم نەدەکرا بۆچی کورد ئەفسانەی نییە چۆن هەیەی نەمدەزانێت. بەڵام من کە کۆلێژم تەواو کرد ئەو دەمە وا ڕێککەوت من دەبایە بچمە خوێندن بۆ دەرەوە، ناوم دەرچوو بچم لە تاجیکستانی سۆڤێت دکتۆرای و ئەدەبی زمانی فارسی بخوێنم، بەس ئەو دەمە شەڕی عێراق و ئێران بوو ئەمن موافقەی سەفەری نەکردم. ئیتر فیرار بووم بە فیراری مامەوە لە ماڵەوە کەوتمە دنیای نووسینیەوە ئەم قەدەغەشتیێنیە بەرهەمی ئەوە کە نووسیم. ئەو وەختە کە دەستم بە ئەفسانە کردوت ئێستا گەیشتمە و قەناحەتەی نەک کورد هەر ئەفسانەی نییە، کۆنترین ئەفسانەی بەشەریەت لە کوردستانەوە کورد خاوەنیەتی کە سۆمەریەکانن کە سۆمەریەکان لە ڕووی مێژوویەوە ئێستا ساخ بووەتەوە بەشێکن لە پێشینەی کورد، چونکە لە کوردستان بووینەوە لە کوردستان چوینێتە خوارەوە ناوەڕاستی عێراق. بۆیە من ئێستا دەڵێم کورد کۆنترین ئەفسانەی هەیە و دەوڵەمەندترین ئەفسانەی هەیە بەداخەوە، بەڵام کەممان کار لەسەر کرد. لە ماستەرنامەکەتدا لێکۆڵینەوەیەکتان لە نەمریدا کردووە بە بەراورد لە نێوان نەمری لە ئەفسانەی کوردی فارسی. ئایا ئەنجامی ئەم لێکۆڵینەوەیە بەکوێ گەیشت؟ خۆی مەسئلەی نەمری وشەیەکە زۆر لەناو ئەفسانە و ئایندا بەکاردێ. مەسەلەن ئاینەکان باسەکەن کە ئینسان دەمری دوجار لە بەهەشت یا لە جەنەم بە تایبەت ئاینی ئاسمانیەکان نەمر دەبێ. ئەو نەمریە لە ناو دەق ئاینەکاندا مرۆڤ لە ژیانی خۆیدا زۆری بیر لێکردەوە کە هەموو میلەتان دەقی جۆرا و زۆریان هەیە لەسەر گەڕان بە دوای نەمری. یعنی کەسانێک بوونە وەکو ئەوەی کە لە سۆمەر گلگامش بە دوای نەمریدا گەڕاوە کە کۆنترین دەقێکە کە تا ئێستا کەوتیتەوە دەستی ئێمە و گەورەترین دەقیشە کە ئێستا لە هەموو دنیا دەخوێندرێ و لێکۆڵینەوەی بەردەوام لەسەر دەکرێ، چۆن بەڕاستی دەقێکی زۆر گەورەیە و ئەو سەردەمە کە بە پێی ڕەوتە مێژوویەکەی گلگامش 2800 ساڵ پێشزاینە کە گوایە پاشای پێنجەمی سۆمەریەکان بووە و وەکو گەنجێکی بەخۆوە و جوان و پاڵەوان بووە، جۆرێک لە خۆی بایبوونی هەبووە. برادێکی هەیە برادەرەکە بە ناوی ئەنکیدۆ، ئەو برادەرە نەخۆش دەکەوێت دەمرێت کە دەبینێت دەمرێت زۆر سەدمە لێدا، یعنی ئەوەندەی خۆش دەوێت نایشارێتەوە هەفتەیەک دەیهێڵێ بەڵام دوجار کرم لە لوتی دێتە دەرێت دەڵێ مردن ئاوا ناشیرنە من نابێ بمرم. زۆر دەگەڕێت چۆن بتوانێت نەمر بێ، ینی نەمرێ دەگەڕێ، ینی چۆرۆکە دەگاتە ئۆتۆ ناپشتم سیدراکە پێی دەڵێت لە نێو دەریادا جیایەکەیە لە بنی دەریا ئەگەر دەست کەوە بیخۆی ئەو جیایەت تۆ نامری و گەنج دەبیەوە چیرۆکە درێژە دەچی ئەو جیایە دەینی و بە مادیبوونێکی زۆر دەگەڕانەوەیدا لەسەر کانیەک ماندوو دەبی خۆی دەشوا و خەوی لێ دەکەوێ مارێک دێ جیایەکە دەخوا کە بە خەبەر دێ ئەو جیایە تازە چارێشتر چۆنەوە دێ لەوێ گلگامش زۆر جوان بیرەکاتەوە، زۆری پێ ناخۆش دەبێت جیا خوارە، بەڵام ئەوەل جار کە نایخوا بەخۆی هاتیتەوە لە ڕێناخوا یەکسەر بیخوا بڵێ من نەمر بم، دەڵێ نا زۆر ئینسانانە بیرەکاتەوە، دەڵێ دەی بەم لە شاری ئوروک ئەو تۆی دەچینم بۆی هەموو خەلکی ئوروک بیخوا و نەمر بن. زۆر ینی هەستێکی ئینسانی گەورەیە. ئەم جارە کە مارەکە جیاکە دەخوا دەڵێ دیارە مردنی بەجەستە من ناتوانم پێی بگەم، بەڵام دەبێ من کارێک بکەم بەناو نەمر بم. جا ئێستا لە دنیا چێ لە گلگامش نەمرتر لە هەموو زانکۆکانی دنیا لەسەری دەخوێندرێ. ئەوەی کە جەنابەت باست کرد من لە گەڕان بە دوای نەمریوی لە ئەفسانەی کوردی فارسیدا وەختی باسم کرد کە من دەستم بە ئەفسانە خوێندنەوە کرد
ئەفسانەی دنیام دەخوێندەوە و لێ کۆڵینەوە و لە ناو ئەفسانەکانی خۆمان دەخوێندەوە هەستم کرد ئەم گەڕان بە دوای نەمریە لە ناو کوردی شەیە یعنی لە دەقی تر جگە لە گلگامش کە من بە دەقێکی کۆنینەی کوردی دەزانم بەڵام لە دوای ئەو دەقی تریش هەیە زۆر دەقمان هەیە بەڕاستی و دەقەکان هەریەکی زۆر گەورەنە دەقێکمان هەیە لە ئیبرائی زەدیەکانە بە ناوی میرمح کە ئەم دەقا ئەگەر تەرجمەی دنیا بکرێ وەکو گلگامش دەقێکی گرنگە بەڵام تەمەشای من خۆم لەبەر ئەوەی بەکەلۆریۆسم زمان و ئەدەبی فارسی بوو لە زمان و ئەدەبی فارسی نێو ئەدەب و کولتوری فارسیش تەمام کرد تەمەشام کرد لەوانیشدا گەڕان بە دوای نەمری هەیە هەرچەندا لە ڕووی مێژوویە هەندێک کەسایەتیان یعنی کەسایەتی هاوبەشن لە بینی مێژوو کورد و فارس بەڵام ئەوە دەقەکانی کە بە فارسی ناو هاتم من لێ کۆڵینەوەم کرد زۆر دەقم بینیەوە کە هەمووی گەڕانە بە دوای نەمری جا لەو گەڕانە بخۆی چی ئەسەرەتا ئەوەل جار هەمیشە گەنجی بمینەیەوە بە گەنجی دووەم پیر نەبی سێم نەخۆش نەکەوی و چوارەم نەمری تۆ تەمەشای ئەم تموحە گەورەیەکە ئینسان بە دوای گەڕاوەوە بەڵام هەموو ئەوانەی بە دوایان گەڕاون لە فارسی و لە کوردیەکەوە گلگامشیش دوجار لە دەستیان داوە یعنی نەیان توانیوە نەمر بن هەتا ئاخیری بۆیە گەڕان بە دوای نەمری چەند قۆناغی هەیە مەسەن ئەم قۆناغی سەرەتا کە چۆن وار لێ دەکرێت تۆ بیر بکەوە نەمربی من و تۆ خەڵکە لۆ هەوڵ نادەن بۆچی هەوڵ نادەن کە نەمر بن بەڵام ئەو کەسێک کە پێشهاتێکی پێش دێ مەسەلەن لەو تیرۆکی ئیبرائی زەدیەکان پاشایە کوڕێکی هەیە لە ژوورێکی تاریکی ئەندادەنێ هەموو شتی داتێ بەس نێتە دەرێ وشەی مردن نەبیسێ سوتفەیەک دێتە دەرێ دەبینی مەیتێک دەبەندەیشانەوە دەڵێوە چییە دەڵێنەوە مردووە دەڵێ مردن چییە دەڵێ ئینسان دەمری دەرێ ئینسان چۆن دەمری دەڵێ هەمومان دەمرین ئیتر دەڵێ من نامرم ئەو جا دەست بە قۆناغەکە دەڕوا مەزوع قۆناغ دەبینێ و نەمریەکە بەدەست دێنێ بەڵام 2000 سۆزی مرۆڤ بوون دەیگەڕێنێتەوە ماڵ و ئیتر چیرۆکان دێن هەموو ئەوانە لە دەستی دەدەن بۆ لە نێو کووردا من ئەوەی ملا حەزم کرد دەقێکی زۆر خۆش هەیە پاشایەک نەمری بەدەست دەکەوی دەڵێن تۆ نەمر دەبی و دەڵێ باشە نەمری چیە دەڵێن تۆ نەمر دەبی و نامری دەڵێ ئەخە چۆن دەڕێت تۆ نامری برات دەمری داکرد دەمری ژنت دەمری منداڵت دەمری کەس و کارت هەموو دەرێ من نەژیانم بۆ چییە منەوە نەمریەم ناوێ ڕەتی دەکاتەوە خۆی یعنی مە زۆر گرنگە لە ڕووی فەلسەفیەوە کە لێکی بدەیتەوە من دەمەوێت لەگەڵ خەڵکەکەی خۆم بژیم ئەوەی لە تەمەنی منە ینی هەموو کوڕم بمری بابم بمری برام بمری کەس و کارم هەم بمرن هەموو خەڵک هەر بمری ئەمن هەر ببینێم ئەمن ئەو ژیانم ناوێ ڕەتی دەکاتەوە تێدەگەی یعنی ئەمە لە ڕووی فەلسەفیەوە پێمان دەڵێ ئینسان دەبێت لە زەمەن و سەردەمی خۆی و وەلەگەڵ کۆمەلگەی خۆی بژی ژیانێک تەواوەکە ئەوەیە بەڵام کەسێک تۆ تەمەشای کە 1000 ساڵ بمینێتەوە بابی مردوی کوڕی 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 کوڕینەوەی مردوی خەڵچێک دێ نایناسن دکتۆر جان لە زۆرێک لە لێکۆڵینەوە زانستیەکانت باسی شوێنەوار و ئەفسانە دەکەیت پەیوەندی ئەم دوانە بەیەکەوە چییە؟ زۆر جوانە زۆر ڕاستە وەڵا من بە حقەت ئەفسانە کە دەستم پێکرد ئەفسانە بخوێنمەوە تەمەشام کرد تەنها دەقی ئەفسانە بخوێنمەوە من ناتوانم لە ئەفسانە بخۆم تێ بکەم بۆیە گەڕامەوە بۆ مێژوو گەڕامەوە بۆ شوێنەوار گەڕامەوە بۆ کۆمەڵناسی بۆ دەروونناسی لەوانە ئەوەی کە زۆر سەرنجی ڕاکێشام شوێنەوارە چونکە شوێنەوارە کۆنەکان بەڕاستی خۆیان ئەفسانەن مەسەلەن کە پەیکەرەکان دەبینی نووسینەکان دەبینی هەموو ئەوانەی کە ئەفسانەیە تۆ تەماشا دەکەی مرۆڤ لە کۆنەوە بە پەیکەر کراوە یا لەسەر بەرد ڕسم کراوە یا لەسەر عینەکانە کراوە مرۆڤ وەکو خۆی نەکراوە بە شێوەیەکی ئەفسانەی مرۆڤ تەیروتوار حیوانات کراوە ئەو دەقەی کە دەقێکی ئەفسانەیە لە کۆنترین دەقەوە دەبینی لە پەیکەرێکدا بەرجەستە بووە تۆ دەقێکی ئەفسانەت هەیە لەسەر گلگامش وەکو باسمان کرد پەیکەری ئەفسانەیی هەیە بۆ گلگامش
مەسەلەن بۆ عشتار هەیە بۆ دەموزیە بە کۆنەکانن کە سەدەمیسۆری کە ئەمە هەموو لە شوێنەوارەیە بۆیە من پێم وایە شوێنەوە ینی ئەفسانە و شوێنەوار تەواوکەری یەکترن ینی هەتا لە بەشی شوێنەوار ئەفسانە دەخوێندرێ ینی ئەفسانەی کە کۆنەکان دەخوێندرێ و هیچ ملەتێکی کۆن نەبووە کە کۆنی کۆنەوە ئێستا شوێنەواریان بەجیماوە ئەفسانەیان نەبوو بێ و ئەفسانەکان لە نووسینەکان و لە وێنەکانیاندا کاری نەکردێن نەمابێت ینی بۆیە مەسەلەن من ئەوانەی کە لێکۆڵینەوەی زۆرم کردووە لە مەسەلەن ئەفسانە و شوێنەوار ئێمە دەقێکمان هەیە باسی ئەوە دەکا کە لە قەڵاتێک کە سەردەمێک مشک زۆر دەبێ کابرایەک چۆن بیانەوێت لەو قەڵاتە مشکەکان ببەنە دەرێ کەسێ هەر دەستی زۆرنیان بۆ لێدا ئاوازەکیان مشکەکان هەموو بە دوای لێ دەکەون دێ لە گردێک هەیە لە هەولێر پێی دەرێن گردی کلک مشتی لەوێن دەرێ بڵێن پەرتیان دەکا ینی ئەمە هەیە ئیتر ئەمە زۆر دەقیتری لەسەر دروست بووە لە بەو گردەوەوە بە گلگامش هاتم دوایی لێکۆڵینەوە کالکۆلیل کرا لە گردی کلکمشک لەوێ هەستا زانیاریە شوێنەواریەکانم لەگەڵ ئەفسانەکە بەراورد کرد بۆ ئەوەی دەبینم جۆرێک لە تەواوکەریەکەیە زەمە زۆر وایە زۆر زار تۆ ئەفسانەیەکی زارەچیت هەیە بەڵام شوێنێکی شوێنەواری تەواوکەری ئەم دەقەیە بۆیە پەیوەندیەکی زۆر بەهێزەیە لە بینی دەقە ئەفسانەیەکان و پەیکەر و وێنە ئەفسانەیەکانی کە لە شوێنەواردا بەجی دەمێنن زۆرە پرۆژەیەکی زۆر جوانتانە بوو لەگەڵ خوێنکارەکانت کە ئەوانی شەمووی لێکۆڵینەوەی زانستی و ئەفسانەیی بوون پێکاتبوون لە چوار بەرگ ئەنجامی ئەم لێکۆڵینەوانە بە چۆگەیشت زۆر سپاس و من لێرەوە جارشتر سپاسی قوتابیەکانن دەکەم کە ئێستا هەمویان مامۆستان 2 ساڵ هەوڵمدا لەگەڵ ئەوان فۆلکلۆر کۆ بکەینەوە و خۆشببختانە شتێکی زۆرمان کۆ کردەوە 4 بەرجی لێ چاپ کرایە توانم برێم 6 بەرگ مایە کە هێشتا چاپ بکرێت شوێنێک نیە بۆ ما چاپ بکە لەوەدا لە نێو ئەوەی کە کۆکراوەتەوە بەڕاستی شتی زۆر گرنگی تێدایە ئەفسانەی زۆر گرنگی تێدایە بەڵام شتێکی مێژووی زۆر باز نەکراوم دۆزیەوە کە لە بەرجی زیاتر لە عشقێکدا ڕووداوێکی مێژووی هەیە کە لە ساری 1970 کە ڕووسەکان هاتوونەوە لە منتەقەی ڕەواندز شەڕیان کردی و دوای شکاینە و گەڕاونەتەوە لێرە کابرایەک هەیە باسەکە کە ڕووسەکان گەگەڕاونەتەوە ژمارەیەکی زۆر گەنجی 11-12-13 ساڵی ئاوایان لەگەڵ خۆیان بەدیل بردووە وەکە بردوویانەتە رووسیا هەموو ئەمانەیان بەداخەوە خەساندووە یعنی لە پیاوەتیان خستون و وە لە ناو ماڵی خۆیان کاریان پێکردوون بۆ ئەوەی ترسیان لێیان نەبی یەکێ لەو گەنجانە زۆر ئازادەبی خۆی لەو خەساندنە دەدزێتەوە و ڕزگاری دەبێت بە فێرێک لە فێرەکان سوتفە لە ماڵی زابتێک دەیکەنە خادم ئەو زابتە ژنێکی ئیترجیا بوویتەوە مردیە نازم بەڵام کسێکی گەنجی هەیە لە تەمەنی کوڕەکەیە ئەم دووە پێکەوە دەژین لە باوکەوە بێ ئەم کوڕە ئیتر لە کار کەوتووە بڵێن ئەوەی نییە بەڵام کچەکەش هەروە دەزانێت ماوەیەک پێکەوە دەبن گەنجن کوڕەکە تەماعی دەچێتە کچەکە و قسەی لەگە دەکا دەڵێ ئاخرە تۆ باوکم دەڵێ شتێکی وای دەڵێ نا من خۆم دزیوەتەوە من ئینسانێکی ئاسایی تەبیعی وەراسەر عاشقەکەیان درێژە دەچێشی دوجار تێدەگەن باوکی ئەم کچە نادا بەم کوڕە و ئەگەر ئاشکرابێ خۆی دزیتەوە ڕەنگە بیکوژن بۆیە هەردووچیان کچەکە 2 ئەسب پیا دەکا لە رووسیا نازانم لە چ شارێکە هەردووچیان لە رووسیا بە سواری ئەسب دێنە ئێران لە ئێران دێنە قەسر شیرین لە قەسرین دێنەوە دوایی لە چۆمان دەژین و دەبن بە ژن و مێرد و کوڕ و کچیان دەبی کە وەکو عائیلەیەک بەڵام ئەمەی ئەم کەسە کردوویەتی
بۆ ناوم لێ کتێبەکەش ناوە زیاتر عاشقە یەکەم ئەوەیە عشقی پیاوەتی بە نەیویستێ لە ناو بچی دوام عشقی ئافرەت وە کچەکەیە سێم عشقی نیشتمان کە لەوێوە چارەم کە عشقی پێکینانی ژیان کە مناڵی دەبی و کچی دەبی و کوڕی دەبی کە ئەم کەسایەتە بۆ ئەوە باشە فلیمی لەسەر دەربێ ڕۆمانی لەسەر بنووسێ شانۆگەری لەسەر بنووسێت چونکە بەڕاستی کارێکی سەیری کردیە تۆ تەمەشا کە لە رووسیا ڕابە سواری ئەسب ئەم هەم ڕێگای بڕیوە ینی بۆیە دوای ئەم ڕووداوە کە مێژوو باسی نەکردوێت تا ئێستا ئەم هەموو گەنجە براوەتە رووسیا و هەموو شوێن بزربوون و ڕۆیشتون ئەوە لە ناوم کتێبەدا لەوێدا زیاتر لە عشقێکە زیاتر لە عشق بەڵێ زیاتر لە عشق ئەمە ژەر تایبەتە بە لێکۆڵینەوەی ئەمە کۆکراوەنەوانە کۆکراونەتەوە ینی قوتابیەکانم شتیان کۆ کردوتەوە سوتفە یەکی لەوانەی بۆ قوتابیەکانم شتێکی جێراوەتەوە ئەم ڕووداوە مێژویە کە خانەوادە یەکەن ئێستاش لە منتقەی تۆمان دەژین بەداخەوە ژن و مێردەکە مردوون بەڵام نەوەیان ماوە دکتۆر جان بابینە سەر فۆلکلۆر کە لە وەڵامدانەوەی پرسیارەکانم باست کرد ئایا فۆلکلۆر چییە و ناسینی فۆلکلۆر چییە و وشەی فۆلکلۆر لە چیەوە هاتووە فۆلکلۆر بەرهەمی ژیانە مرۆڤ لە دووشت یەکەم کارکردن دووەم بیرکردنەوە سێم پێویستی فۆلکلۆر بەرهەم دێنێ ینی تە مرۆڤ دەبێ کار بکە زۆر دەقی فۆلکلۆرەیە بەرهەمی کارکردنە زۆریان بەرهەمی بیرکردنەوەیە و هەندێکیان پێویستین ینی پێویستی دروستی کردووە بەڵام ئەگەر بنەی فۆلکلۆر چیە ینی هەموو ئەوانەی لە فۆلکلۆریان کردووە فۆلکلۆر فەلسەفەی میلەتانە حکمەتی میلەتانە ینی تۆ تەمەشاکە فۆلکلۆر ئەوەیە کە بەزارەکی دروست بووە بە هەزاران ساڵە ماوەتەوە چی هێشتیتەوە ناوەرۆکە گرنگەکەی هێشتێتەوە ینی تۆ هەر شتێکی لە ڕووی ناوەرۆکەوە بە قووەت بی دەمینێتەوە بە هەزاران ساڵ بەسەلام ئێمە شتێکم زۆر جار بۆ قوتابیەکان دەڵێم لە کوردەواری شتێک هەیە دەڵێ شوان دەڵێ بزن بۆ شەوێک جێگای خۆی خۆش دەکات من بیرم کردەوە ئەم قسەی نەستەقا یعنی ئەمە پەن نییە قسەی نەستەقا دەگەڕێتەوە بۆ سەردەمەی کە تازە شوان ینی مەڕ بە خێو دەکەن مرۆڤ لە ئەشکەوت دێتە دەرێ مەڕ بە خێو دەکا و هەر ئەو وەختە کە دێتە دەرێ گوند دروست دەبی ینی پێویستی بە چ دەبێ خانوو دروست بکە سیر دەکا مەسەرەن مەڕ هەیە و بزن هەیە مەڕ لەبەرەوەی خوری هەیە هەر جێگەی پاردێت تۆ خوریەکی ئەستوریەیە تا کاری تێناکە بەردی هەبی دڕکەبی پێ ناگە بەڵام بزن مویەکی تەنکو کەمی هەیە ئەگەر پارەتەوە لە سەرعادی دڕکبی بەردبی لە پێستەی دەسەر بۆیە جێگەی خۆی خۆش دەکا یعنی ئەمە لە ڕووی دروستبوونیەوە زۆر زەمانێکی کۆری هەیە و لە ڕووی پێکهاتەیەوە تۆ تەمەشا بکەیت یەکەم هەدەفی مەسەرەن شوێنە و زەمەنە و خۆشیە بزن بۆ شەوێک جێگای خۆش دەکات بزن کارکتەرەکەیە بۆ شەوێک زەمەنە جێگا شوێنەکەیە خۆشی دەکا یعنی ژیانی خۆش بێ پێمان دەڵێ مرۆڤ دەبێت بە دوای خۆشی ژیاندا بگەڕێ کە ژیانی خۆی خۆش بکە دکتۆر جان ببوورە هەندێک زار لە ڕێگەی میوسک و گۆرانیەوە باسی فۆلکلۆر دەکەن ئەمە چۆن بەشە چونکە گۆرانی بەشێکە لە فۆلکلۆر ینی گۆرانی دووشتە یەکەم هوەرە بە ئاواز بەشێکە لە هوەر بە دەق فۆلکلۆرە دەقی فۆلکلۆریە لەبەرەوەی گۆرانیش بەشێکە لە فۆلکلۆر و لە نێو ژیاندا دروست دەبی و ئێمە کورد لەبەر ئەوەی لە سەرەتادا دوو زۆر پیشەیە بوو یەکەم جووتیاری دووەم مەڕداری ئەم دوو پیشەیە هەموو کارکردنەکانی گۆرانی خۆی هەیە ئەگەر تەمەشا بکەی لە زۆتیاری لە جۆتکردنەوە تا دەگاتە ڕەو سەبڕکردن دوورینەوە هەموو ئەوانە گۆرانی تایبەت خۆیان هەیە و هەروها شوان لە مەڕڕادانەوە لە مەڕدۆشینەوە لە مەشکەژەنینەوە هەموو ئەمانە گۆرانی خۆیان هەیە بۆیە گۆرانی یارمەتی دەرێکی ئیشی زەحمەتی ئەم دوو پیشەیە بووە شێواندنی میوسک و گۆرانی فۆلکلۆر چۆن دەبینی لە ئێستاە چکە ڕوون و ئاشکرایە کە کەسانێکی نابەرپرسانە لە هوەر
میوزیک و گۆرانی فۆلکلۆریان شێواندووە و تام و چێژیان تێدا نێشتووە. خۆی ئەزانی چیە شتێک لە ڕێوە کە من ناتوانن ڕێ لە گەنج بگرین شتی نوێنەکە یان مەسەن ئیسفادە لە فۆلکلۆر نەبینی بەڵام دەبێ زانستیانە بیکا ئەو هونەرمەندانەی بیانەوێ لە بەکارهێنانی فۆلکلۆردا سەرکەوتو بوون دەبێ مێژووی کورد مێژووی فۆلکلۆر و لێکۆڵینەوە لەسەر فۆلکلۆر خوێندنەوە دەبێ ئاگاداری ڕەوتە مێژوویەکەی فۆلکلۆر بن و بتوانن چۆن بیگونجێنن لەگەر سەردەم بەداخەوە دێن هەر لە پڕ ئاوازێک سەریان ڕادەچێشی فۆلکلۆر یا شارێک و کلیپێکی بۆ دەکەن زۆر نەگونجا و ناڕێک دەرەچێت ئەمە کارێکی زانستیە کارێک نییە هەروە ڕەمەچی بێ بکرێت دوو زانستە یەکەمیان زانستێک لە ڕووی دەق و زمانی فۆلکلۆرەوە ئەویتر لە ڕووی ئاوازی فۆلکلۆریەوە کە ئەمانە هەمووی پێویستی بە نێوەندی زانستی هەیە کاری لەسەر بکە بۆیە بەداخەوە گەنجەکان لەوە سەر ناکەون زۆری کەمیان لە بەکارهێنانی فۆلکلۆر چ گوتنەوەی وەکو خۆی چ گۆڕینی هاو چەرخانە کردی هەز ناکەی لایانی پەیوەندی داریش کەم تەرخە من لەو بوارەدا چکە سانسۆریشیان نییە بۆ ئەوەی ڕۆژ دوای ڕۆژ هوەری کوردی لە ناو نەچێت بە تایبەتی فۆلکلۆر ئەستاجیان ئەمە وەکو ملت و وەکو مؤس دەستگا و وەکو حکوومەت و وەکو وەزارەتی ڕۆشنبیری و پەروەردە و خوێندنی باڵا لەکوێ بەک ئەرچی خۆمان هەڵساوین لە هیچ جێک مەسن ئێمە زمان لێی گەڕاوین چۆن دەڕوە بڕوە و فۆلکلۆر بەشێکە لە زمان لەبەر ئەوە وەکو زەناوە هەموو کارێکی هوەری ئەدەبی زمانی دەکرێت دەبێ نێوەندێک هەبێ ئاستە بەرزەکەی بپارێزی یعنی ئێمە بۆچی ئێستا ڕۆژانە چەندەیان گۆرانی دێنە بەرهەم بەڵام دوو ڕۆژ تااقەتن نییە گوێیان لەیان بگری لەبەر ئەوەی لە ڕووی زانیاریەکی مێژووی زانستی فۆلکلۆر ناسیەوە هوەر ناسیەوە نەکراوە عمرێکی کورتی دەبی زوو دێ و دەڕواوە دەبێتە هۆی شێوانەی دەقەکەش چ دەقا شعریەکەی فۆلکلۆر چ ئاوازەکەی بازم کتێبێکتە بوو لەسەر هونەرمەند حەسەن زیرەک هەر ڕێگەی ئەو فۆلکلۆرەوە لا دروست بوویان نەوەڵا لە ڕێی خۆی لە سەرتاوە وەکو ئینسانە کە گوێت لە گۆرانی و دەبێ و گوێت لە دەنگ دەبێ مەسەلەن هونەرمەندانێک هەن دەنجیان سەرز ڕادەچێشی بەڵێ زۆرن لەوانەی مەسەلەن من لە سەرەتادا دەنجی نەسری شێوانم پێخۆش بوو دەنجی محەممەد عارفم پێخۆش بوو مەسەن کاوێزاخەم پێخۆش بوو حەسەن زیرەکم پێخۆش بوو بەڵام حەسەن زیرەک شتێکی هەیە حەسەن زیرەک ئەگەر ژیانەکەی بخوێنەوە خۆی هونەرمەندێکی زۆر گەورەیە و لە ڕووی ئاواز و گۆرانیەوە یەکەمین گۆرانی بێژە لە ڕووی لە جیهانە کە زۆرترین گۆرانی تۆمار کردووە و زۆربەی هەر زۆری گۆرانیەکانیشی داهێنانن بە زۆر ئاوازی جیا و دەنجی جیا و بۆ زۆر گۆرانی گوتووە بەڵام ئەم دەنگە خۆشە ئەم داهێنانە بەرزەی هوەری کوردی کە بۆ هوەری کوردی کردیە لە نێو ژیانێکی جەهەنەم ئاسادا کردوێتی ژیانێکی هەبووە دۆزەخە یعنی ئەگەر کەسێک بەوردی ژیانی ئەو پیاوە بخوێتەوە سەری سۆر دەمێنێ لەم ژیانە ناخۆشە چۆن ئەم دەنگە ئاوازە هوەرە بەرزە دروست بووە بۆیە من کەوتمە سەر بە دوواداچوونی ژیانی ئەو مناڵ بووین کە وەختی وەفاتی کرد پرۆپاگەندەیەک پیا بوو گوتی زیرەک بۆیە مردووە وردە ئاسنیان داوەتی خواردوێتی کە لە سەردەمی مردنی ئیتر ئەمە ماوە لە من دوایی چەندین کتێبم لەسەر خوێندەوە چەندین چڕۆکم لەسەر بیست خۆی کتێبێکی هەیە چریکەی کوردستان کتێبێکی زۆر بە نرخە تۆحفەیە بە شەعر نووسیوەتی حەسەن زیرەک و دوو بەرگ لە کتێبی میرزاکەریم خۆشناو کە 4 ساڵ لەگە حەسەن زیرەک ژیاوە و چەندین چاوپێکەوتن لەگەڵ ئەو کەسانەی کە لەگەڵی ژیاون بۆم دەرکەوت کە 2000 ساواک حەسەن زیرەکی ژار خواردو کردوە تەبیعی چیرۆکەکە درێژە چۆن مەسەلەن لە سەرەتای 58 کە حەسەن زیرەک دەچێتەوە ئێران پێویستی بە حەسەن زیرەک دەبێت زۆر ڕێزی دەگرن و ئیشی بۆ دەکەن و زۆر دەستکراوە دەبن لەگەڵی بەڵام 2000 دەبینین حەسەن زیرەکیان پێ کۆنتترۆل ناکرێ یعنی ئەوەی حەسەن زیرەک لەو سەردەمە کردی
چونکە لەو سەردەمەی حەسەن زیرەک لە ڕادیۆی ئێرانە گۆرانی دەگوت هیچ بڵاوکراوەیەکی کوردی نەبوو، هەموو شتێکی کوردی قەدەغە بوو، شۆڕەشە کوردیەکان کەپ کرابوونەوە. حەسەن زیرەک دەنجێکی نەتەوەی هەبوو، دەنجێکی کللتوری مێژووی چیایی زیرەکانەی هەبوو. هەموو گۆرانیە دڵدارەکانشی خەڵک وەکو گۆرانی نەتەوەی دەیبینی. بۆیە حەسەن زیرەک کە گۆرانی تەقدیمی کرد لە ڕادیۆی میدیای زەندی دەڵێ ڕۆژ هەبوو 2000 نامە بۆ ڕادیۆ دەهات داوای گۆرانی حەسەن زیرەکیان دەکرد و هەندێک کەس پارەیان دەخستە ناو زەرفەکەی دەیانگۆ گۆرانی حەسەن زیرەکمان لێ بۆ لێ بدەن کە لە مێژوودا شتیوانە بووە کەسێک لە ڕۆژێکدا ئەوەندە گۆرانی بێژ ینی هەوادار داوای گۆرانیەکەی بیت. بۆ چون و چەند بڵاوکراوەیەکەیە کە دەڵێن تاکو ئێستا پتر لە 3000 گۆرانی هەیە لە ئەرشیڤ ماوەتەوە و بەشێکی هەرە زۆریان بڵاو نەکراوەتەوە. ئایا بەڕێستانەمەتان بیستووە تاکو ئێستا؟ حەسەن زیرەک لەبەر ئەوەی پیاوێک بووە قودرەتی گوتنی ئەوەندە زۆر بووە. هەژار دەرێ من وەختی لە بەغدا بووم دەهاتە دوکانەکەم هەژار وێنەی ینی ستۆدیۆیە ڕستوی خەڵکی دەگرت. حەسەن زیرەک دەچێتەکەن دەڵێت جار هەبوو دەهات شعرەکانی بۆ دەنووسیەوە بە یەک جار 15 شعر و ئاوازی دادەنا کە ئەمە کەسێک نییە بە قودرەتی هەبێ ببورن. ئەم توانە شعری و ئاوازیەی ئەو وای دەکرد یعنی گوتن بەشی ناکە ڕادیۆ بەشی نەدەکرد. بۆیە لە دانیشتنا لە هەر جەیەکدا دەنیشت گۆرانی دەگوت و لە هەر ماڵێک لە هەر شوێنێک بۆی هەرکەوتبێ گۆرانی گوتووە. ئێستا 2 ساڵەوە پێش نێوەندێکی کللتوری لە بۆکان شتێکیان بڵاو کردەوە کە تا پشتڕاز نەکراتەوە زۆر بەڵام ئەوان دەڵێن 3623 گۆرانی هەیە. بەڵام ئێستا قسە هەیە کە چەندین کەس حەسەن زیرەک وەخت خۆی لە ماڵی وان ئاهەنگی جێراوە سیدی پڕیان کاسێتی پڕکردەوە چەندین گۆرانی گوتی ئەوانە سجنیان کردووە نایخەنە دەرەوە بە ملکی خۆیانی دەزانن کەس نازانی ئەمانە چ گۆرانیەکی گوتووە چەندە گۆرانیەکان کە بەداخەوە یعنی غەدرێکە لە زیرەکی دەکەن لە هونەری کوردی دەکەن ئەوانە دەتوانن ئەم سیدیانە بڵاو بکەنەوە و بڵێن مەسەرەن سیدی ماڵی فلانی. ئێستا سیدیەکەی لە هەولێر بە ماڵی شێخ لەتیفی مەشهورە دانیشتووە لێوە گوتوێتی مەسەرەن ماڵی ئاغایەکی لە قەڵات زێڕۆنراوە ئیتر لە ماڵان هەیە شریتەکە بە ناوی ماڵەکە نووسراوە ئەوانەی لای تیانیش دەتوانن بە ناوی خۆیان بڵاوی بکەنەوە و خەڵکیش بیبیسێەوە حەسەن زیرەکیش سەرمایەکی کە هەی بوو گۆرانیەکانی بوو بکەوتە بەردەست چونکە دوات ڕۆژ من دڵنیام گرنجێکی زۆر بە زیرەک دەدێت چونکە زیرەک سەرمایەکی نەتەوەی گەورەیە. ئێستا خۆشبەختانە سانسۆرێکەیە لە بڵاوکردنەوەی گۆرانیەکانی نایارن هەموو کەسێک گۆرانیەکانی حەسەن بلێتەوە حەسەن زیرەک هونەرمەندی گەورە هەتا پرسیان پێ نەکات ئەوە زۆر چاکە شتێکی باشە زۆر باشە پێم خۆشەوە. دکتۆر جان بینە سەرەوە هەر لەسەر حەسەن زیرەک و باس شعرەکانت کرد ئەتو شعری زۆرت هەیە پێمان خۆش بوو باسێکی کتێبی شعریەکانت بکەین یەکێک لەوانەوەی بینیم ئەوە خۆت لە من بزرمەکە زۆر کۆنە هەر لاپەڕەکانیش کۆن بووە تقریبان بۆتە لاپەڕی فۆلکلۆریا وەڵی ئەزانی چۆن چونکە ئێمە ساڵێک بوو نووسیت هەماش تا 5 نووسیتە بەڵام لە تەمەنێکا بووی ینی لە زۆر چۆن کە دەکەوێ ناو خوێندنەوە وە خوێندنەوەی ئەو دەمەی ئێمەش بە بەرنامە نەبوو چیمان دەست بکەوتوایە دەما خوێندەوە ینی وەک برسیەک برسی بیچیت دەستکەوی بخۆی چیمان دەستکەوتوایە دەما خوێندەوە یعنی ڕۆشن بیریەکەمان تێکەڵ بوو لە هەمووانە بۆیە من هەم شعرم نووسیوە چیرۆکم بۆ مناڵان نووسیوە چیرۆکی گەورانم نووسیوە ڕۆمانم نووسیوە لێکۆڵینەوەم نووسیوە ینی هەموو ئەمانە کە کردومە لە ناو پرۆسەکەی نووسین و خوێندنەوەدا کردومە دەکرێت بڵێن بەرهەمی ئەو تینوێتی خوێندنەوە بوو کە لە منداڵی بەڵێ خۆی ئەزانی چۆنە تێنوێتی خوێندنەوە زۆر ڕاستە بەڵام کە دەخوێنیەوە 2000 پێویستیت بە گوتن دەبێت لە شوێنێک لە منفەزێک تۆ شت بڵێ وە شعریش یەک لەوانە بوو لە سەرەتادا من شعریشم نووسیوە و چەند دیوانێکم هەیە و چەندیشەیە بڵاو نەکراوەتە ینی وەکو دیوان بڵاو نەکراونەتەوە بەڵێ دووەمین کتێبم کتێبی شعری بوو خۆت لە من بزرمەکە کە کتێبێک بوو کاردانەوەی زۆری پاش ساڵی 75 بوو
کە من وەکو قوتابیە گەودەمە چوومە دەرێ بووم بە پێشمەرگە بەڵام کە گەڕاینەوە شکستێکی گەورەی ڕوحی بوو ینی تۆ بە هیوایەک چووە دەرەوە بەڵام کە هاتینەوە عالەمێکی تر بوو ئیتر ئەم شعرانە فەزای دوای ڕێککەوتن نامەی جەزائیرە کە ئەم کارە ساتە بەسەر کوتار. بەڵام شعری ناسشی تیا و کتێبە یەکێک لەوانە عشقی تۆ خۆی هەندێک مەسائلی عاتفیشی تێدایە یانی شتی شخصی جوان لەسەر دایک تێدا شتی جوان تێدا هەڵبژاردن ئەو مەرحەلەکەوا بوو بە تەنگەنجی مەسەڵ ئەو دەمە لە تەمەنێکی گەنجی و تۆ مەسائلێکی شخصیش لەبیر ناکرێویش هەیە پێم خۆشەوە بخوێنینەوە تر وەڵا ئەگەر تۆ دەیخوێنیوە من بخوێنەوە پێما خۆشە خۆت بخوێنیتەوە عشقی تۆ کامیان عشقی تۆ ئەمە شتێکی تێدا بچراوە ئەگەر بێتەوە بیرم چکە لە چاپکردن پەڕیوە تازەوە بەسەریا ڕۆیشتەوە پەڕەکانی کۆنەوە نایانی لە دەستێ عشقی تۆ لە چاوی تۆ چەندین شعر دەخوێنمەوە کە هێشتا کەرە نووسراون لە گەروی تۆ چەندین ئاواز دەبیسم کە هێشتا کە نەبیسراون لە لێوی تۆ چەندین خەندە دەبینم کە هێشتا کە نەبینراون تۆ چ چێشوەرێکی نەدۆزراوەی چ بوو چێکی نەگوێزراوەی گۆرانی تۆ چ ئاوازێکی خوداییە عشقی تۆ چ شێتیەکی دڵنیاییە. دەستخۆش دکتۆر زۆر سپاس براو خۆش بوو باسی و کتێبەش بکەین بەڕاستی و کتێبە سەرنجڕاکێشە فێربوونی زمان بە لەبەرگرتنەوە پێمە خۆش بوو باسی ناوەڕۆکی بەڵێ خۆی ئەمەشی باسی چیەکە ئەماش هەر لە ئەفسانەوە هات وەکو باسم کرد ئەفسانە زۆر شتی تێدایە مەسەلەن ببوورە بیرم چۆ پرسیار لێ بکەم ئەتوو حەسەن زیرەک بە چیە ئەشوب هێن ئێستا بە پێناسەیەکی کورد ئەفسانەیە فۆلکلۆرە حەسەن زیرەک ئەفسانەیەکی نەمرە ئەفسانەیەکی نەمرەوە من لەم دوای لە ئاخر شتی شەهر دەڵێم حەسەن زیرەک زۆر پێناسەی بۆ کراوە بەڵام بە ئەفسانە هەموو پێناسەکان یان دێتوانی بێت چونکە کەسێکی ژیانێکی ئەفسانەی هەیە بۆ بەرهەمێکی ئەفسانەیەشی هەیە زیرەک باسی نەبوونی و ژیانە تراژیدەکەت کرد دکتۆر دەتوانین بڵێن هەموو ئەوانەی لە جیهان کە شوهرەتیان هێناوە لە ڕێگەی هونەرەوە شوهرەتیان هێناوە نەبوون بوون چونکە دایمەن نەبوونی و عاشق مرۆڤ دروست دەکات ئیبداعی پێ دەکات. ئەمە مشکلی زیرەک ئەوە بووە یەک جار سەدمەی نەبوونی نەدیوە بەردەوام تۆ تەمەشاکە ئەو وەختەی کە دەچێتەوە لە عێراق دەچێتە تاران ئەوەندە دەوڵەمەند دەبێ یارمەتی خەڵک دەدا بە پارە یعنی سەخی بووە زۆر سەخی بووە خەڵک دەچنە ماڵی داوای پارە لێ دەکەن یا سزنە لە خەسخانی ناوای بۆ دەنووسم پارەیاندا تێ ئیتر من شتێکم نووسی زیرەک پاشایەک لە تاران یا هونەرمەندێک لە لووتکە بەڵام تەمەشا دەکەی لەو دەوڵەمەندی ئەو جارە دەکەوتە ئەوەی کە ژیانی تێدەدەن لە ڕادوێ دەری دەکەن نانی نابێ بخوا کۆی دەڵێت جێم نییە تیا بسرەوە خاکم بەسەر بە تەواوی جێی نەبووە تیا بسرێت ینی جگە لەوەی جێگای نەبووە لە پاش لە کرمەشان کە دەری دەکەن ساواک لە دوی دەبێ پێ بە پێ لێ ناگەڕە هیچ ئیشەکی بکاتەوەبی حەسەن زیرەک پیاوی زۆر زیرە هەر ئیشەکی کردبێ بە ناچاری و برسێتیش کردێ سەرکەوتوو بووە بەڵام ساواک لی تێکداوە ئەوە جار فندقێکی سێ ئەستێرە لە ساقزدا دەنێ لی تێکەدەن چاخانە چکە لە قەڵاتە ڕەشدا دەنێت لی تێکەدەن لە کانی مەلا ئەحمەد گازینۆیەکدا دەنێت لی تێک دەدەن ئاخری لێکێ لە ئەوانەی چووەتە کانی مەلا ئەحمەد دەرێ زیرەک ئەوەندە دڵی تەنگ بوو گوتی خودایە ئەم جارە بۆچی هەڵێ ئیتی دەریان کرد و ئاخریش دەتوانین مرد نەخانوی خۆی هەبوو نە ناو ماڵی خۆی هەبوو نە مەعاش خۆی هەبوو نە پارەیە بوو تەنها دەنگ بوو دەنگ. دکتۆرێکێک لەو کتێبانەی کە سەرنجی ڕاکێشاین ئەوە فێربوونی زمان بە لەبەرگرتنەوە پێمان خۆش و باسێکی ناوەڕۆکی و پێمان بۆ بکەی بزانین. ئەم کتێبە کتێبێکی زانستی تیوری پێشبینی کارە من
وەکو گوتم لە ڕایەک ئەفسانە زۆر شتیتر بخوێندەوە لێرە مەسەڵەن دنا DNA کە زانستێکی ینی تازەیە لە بەم دوایە دۆزراوە شۆڕەشێکی کرد لە مەسائلی توب بە کە زۆر شتی کردووە ئێستا حتا ئەو ڕۆژەی کە ئەوەل جار ڕیان گەیاند کە DNA دۆزیوەتەوە زانەکە گوتی دەتوانین بەم DNA جۆرێک لە نەمری بەدەستبێنین نەمری کە بە هۆنای ئەوەی لێ نەگەڕین ئینسان پیربی و لێ نەگەڕین نەخۆش بکەی و لێش نەگەڕین بمری یعنی ئەمە وەکو پێشبینێ کە دنای زانستێکی زۆر گەورەی و هەروها نانۆ تەکنەلۆزی جا لەگەڵ ئەفسانەش و لەگەڵ واقعیشدا من بە لێکۆلینەوەیەکی درێژ لە ئەفسانە و ئاین و واقع و شوێنەوار و ڕووداوی ژیان و زانستی DNA و نانۆ تەکنەلۆجی گەیشتم بەوەی کە دوجار زانستێک دروست دەبی ئەم زانستە بە کۆپیکردن مرۆڤ فێری زمانێکی نوێ دەکا ئەمە کارێکی ڕەنگە لە هەم کەس قبولی ناکە بەڵام ئێمە ڕووداوێکمان هەیە لە واقع کە زۆر ڕووداوە لە مێژوو زۆر جار کەسێک سەدمەیەکی بەسەردێ یەکسەر زمانی دەگۆڕێ زمانی دایکی خۆی لەبیر دەکات زمانێک کە فێرە بێت ئەمە لە مێژوودا ینی ڕوویداوە زۆر لە کۆنەوە و بەردەوامیش ڕوو دەداتەوە لە ناو میلەتان هەتا لەم دوایە لە تورکیا کەسێک سایق و حادسەی بەسەرات بوو کە بەخۆ هاتبوو بە تورکی قسێن دەکرد بە کوردی سۆرانی قسە دەکرد ئاخیر خەبەرێ زۆرە لە دنیا ئەم زمان گۆڕینە من بیرم لێ کردەوە بۆچی یانەوە دەبێت لە مێشتی ئینساندا چیوا لێ دەکات تۆ بە ڕووداوێکی سەدمەیی یەکسەر زمانێکی کە بە عمرێک فێری بووی لە ماڵی خۆت و لە زمانی دایکی پێ دەڵێن لە بیری بکەیت زمانێکی کە فێربی تەواو قسەی پێ بکەیت ئەمە وای لێ کرد من زۆرە کە هینام و گەیشتمە ئەوەی کە دوجار مرۆڤ دەگاتە ئەوەی زانست کە بە کۆپیکردن چونکە ئەگەر سوتفە بەردەوام ئیشێک دەکا زمانێک لا دەدا زمانێک کەت فێر دەکا دەبێت زانستیش ئەم ڕێگەیە تەکنیکە بدۆزێتەوە زۆر سەیرە ئەم ڕووداوانە مەسەلەن هەیە زمانی خۆی لەبیر کردیە 4 زمانی تر فێر بووە کسێکی میسری لە ڕعادسەی ماتۆر بەربووەوە کە بەخۆ هاتۆ بە 4 زمانی تر قسەی دەکرد میسری لەبیر کردووە ژنێکی بەریتانی هەیە زمانی خۆی لەبیر کردووە هەموو بەیانێک کە هەڵدەستێ بە زمانێکی نوێ قسە دەکا کە ئەمانە توپ تا ئێستا تەفسیری بۆی نییە بەڵام من لەوەدا گەیشتم ئەوەی مادام ڕووداوی مێژووی ڕووداوی واقعی کارێک دەکا من زمانەکەی خۆم لەبیر بکەم و فێری زمانێککە بم تۆ پاش کتابەکەی من کە 2015 چاپم کرد لە 2017 زانایەکی کەنەدی کە پسپۆری مێشک و کۆمپیوتەر بوو لە دنیا ڕایگەیاند گوتی ڕۆژێ مدێ من دەتوانم کەپسولێک دروست بکەم تۆپی خۆی فێری زمانی ئینگلیزی بی ئەمە دکتۆرە و لە زانکۆیەکی گەورە و 2 پسپۆریاتی زۆر گرنجەیە کە مێشک و کۆمپیوتەرە کەواتە ئەوەی من بە نەزەری گوتبووم ئەم دکتۆرە بە کردەوە تەطبیقی دەکات زۆر سپاس دکتۆر جان بۆ ڕوونکردنەوەنە دکتۆر دوو بڕگەی بەرنامەکەمان ماوەیەکیشانەوەیە کە کتێبێک بە دیاری بدەین بە بەڕێزت سپاسدانەکەم مەیخانەکەی ئۆرتینەیە هی نووسری بەتوانە زۆر سپاس ناخۆشی بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ
بێ.